هەمیشە بەدوایی ئەو بابەتە وەرزشە سەرنجڕاکێشانە گەڕین کە بابەتی گەرمی جیهانی وەرزشین وەکو ئەوەی مارتینێز گۆڵپارێزی هەڵبژاردەی ئەرژەنتینە ناسن کە هەڵگری نازناوی مۆندیالە و هاوڕێیەکی زۆر نزیکی لیۆنێل مێسی ئەفسانەی تۆپی پێیە. ئێستا مارتینێز لەگەڵ کوڕە کوردێکە دەرکەوت کە بە زمانی کوردی قسە دەکات. ئیمیلیانۆ مارتینێز گۆڵپارێزەکەی تانگۆ گوتمان کە هەڵگری نازناوی مۆندیالە لە گرتە ڤیدیۆیەکە دەرکەوت کە بە کوردی قسە دەکات. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆتەوە کە پێچێ کوڕە کوردێک کە کاری سەرتاشین دەکا ڤیدیۆی خۆی و مارتینێزی کردو دەڵێت ئێستا لەگەڵ گۆڵچی ئەرژەنتینا. ئەوی ژواتە مارتینێز وەڵامی ئەداتەوە دەڵێ بژی کوردستان. لەم گرتێدا بەشێکی ئەو جێگەیەش پیشانەدا کە وێنەی مارتینێز و کۆمەڵێک نازناوی تاکە کەسیشی لێ بۆیە پێچێ شوێنی نیشتەجێبوونین یاخود نووسنگەی تایبەتی گۆڵپارێزەکە بێت و سەرتاشە کوردەکە بانکرابێ تا کاری پێویستی بۆ بکات و بە ڤیدیۆکە ببینین.